یانەی زاخۆی پێشەنجی خولیەستێرەکانی عێراق لە شاری بەغداد و لە کەشێکی باراناوی لە یەکێک لە یاریەکانی هەفتەی 23 بووە میوان یانەی کەرخ. لە خولەکی چواردا بە ئەسیستی بنیامین ئاگۆر جەعفەر عەبێس بربەستی یەکسانی شکاند و گۆڵ یەکەم و پێشکەوتنی بۆ یانەی کەرخ تۆمار کرد. هەردوو تیب لە هەوڵدا بوون گۆڵی زیاتر تۆمار بکەن، بەتایبەت زاخۆکەوە بە دوای گۆڵ یەکسانیەوە وێڵ بوو، بەڵام لە نیوە یەکەم پێی نەگەیشتن و بەم ئەنجامە کۆتایی هات. لە نیوەی دۆمیش کوڕانی خابوور یاریەکی تاکلایەنیان ئەنجامدا، درەنگ بە گۆڵ یەکسانی گەیشتن. لە خولەکی هەشتاویەک مەحموود ئەسوەدی سووری تۆپێکی بۆ ناوچەی سزای تیپی خاوەن ماڵ بەرز کردەوە و ناسر محەممەدۆ یەمەنیش ئەنجامەکەی پێ یەکسان کردەوە. زاخۆ دەرفەتی گۆڵی دووەم و پێشکەوتنیشی لە پێش بوو. سوودیان لێ وەرنەگیرا و یاریەکە با یەکسانی گۆڵێک بۆ هەر لایەکیان کۆتایی هات. بەم یەکسانی زاخۆ هەر لە پێشەنج گیانەکان مایەوە بە کۆکردنەوەی 46 خاڵ. کەرخیش 29 خاڵی هەیە و لە خانەی چواردەی ڕیسمەندیە. کوڕانی خابوور یاری داهاتویان لە هەفتەی 24 خولەکە بەرامبەر نەفت دەبێت و پێنجشەممە لەسەر یاریگای خۆیان ئەنجامی دەدەن. حوسێن محەممەد، کەناڵی پێم.